سڵاو لەم ئازان خۆشەویستان بەخێر بێنم بۆ ڤیدیۆکی ترە چاڵانەکەم بە ڤیدیۆکی جیاواز بە ڤیدیۆکی نوێ بە ڤیدیۆکی چاوەڕوان کراو بۆ منیش چاوەڕوان کراو ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە لەلایەن یوتوب بۆ خەڵاتمان بۆ دێ بۆنەی گەیشتمان بە 100,000 سەبسکرایب هەستێکی خۆشە بەڵام نازانین چی دەبێت جارێ لەگەڵمان دابن جارێ ئەچین بۆ کۆلێژ داوامان هەیە ئینجا دوای ئەو ئەچین بۆ ئەو شوێنە و خەڵاتەکە وەردەگرین و ئەولاو یعنی وەکو ڤلۆگێکی لێ دێتن لەگەڵمان دابن تا کۆتای ڤیدیۆکە بینێر بە و جارێ خواتان لەگەڵ ئەوڕێیان ئێستا لەناو کۆلێژین یعنی دەشتمان تەوا کردووە دەڕۆین و سواری تەکسی دەبین و سواری تەکسی نە لەگەر کاکە سەرکاری خۆشەویست دەڕۆین و ئەچین بۆ لای خەڵاتەکە و پڵەی بەتنەکە و قەلغانەکە کۆلێژی یارەکەم تۆ خۆشەوێ تۆ نەبی کەسم ناوێ خۆشحاڵ زۆر شێوە مدم وەکەجێتەوە و بە جوانی باڵە شێوە مکەمەکەتەوە مەبەستی بۆ شێکووە لە شوێنی خۆی مەزبوط تۆ خۆ خۆشەویستەکەی بمابینی نازەکەی بەڵامی زود بەرزنی کچێکی خۆبەرزنی لە کاتی پێکەنینا کوپەکانی چاڵەبێ لە کاتی ڕابوتنا ئیتر تۆ نەبی بەچێوەرە باوەشی داکەم ماچێکی لێوک بکەم ماچی شیرین و مەبەست کینگەکان ئاڕێیان ئەوە خەڵاتەکەمان پێگەیشت وەکو دەبینن بۆ مەبەست کینگ ڕقمی خۆش نووسیانی یەکسە بە ڕقمی خۆ تەلەفۆن لێ دەکەن دەرێوەرە لە ڕێی شەرکی UPSەوە پێت دەگاتن یەک جەو هەیە وەی یەک جەوە یوتوب لای بەتان ئاوت با لێرێ بیت بابی بەستینەوە وەزوانی ئێستا تەواوە عیبن نییە لە جێ خۆت بەم دەستمە پشتەوە Great where stop, gotta eat, stepping on my feet, spread love, take it. اینجا جەماعەت شتێکی خۆشتر یعنی هاتم شادەی خولی فۆتۆشۆپمان وەرگرت یعنی خولی بەجای خولی فۆتۆشۆپمان کردبوو و خولی فۆتۆشۆپمان وەرگرت شەهادەکەی کاکە سەرکاریش بامان شێوە لەگەڵم بوو لە خولەکە پێکەوە خول شەهادەکەمان وەرگرت پیرۆزم بێ پیرۆزتان بێ ئەتون دوو جار پیرۆزە یەک یوتوب دووش فۆتۆشۆپ شاد یعنی شادی یوتوب و شادی فۆتۆشۆپ ئەشەڵە شتی گەورەتر لەگەڵ وەزۆ سپاس کاک سەرکار دەکەی کە لەگەڵمان بۆ ئەو ماوەی کە کات تاکو و شادەکەم وەرگرت یعنی خەڵاتی یوتوب قەلغانەکەم وەرگرت هاتینەوە یعنی تەبعاً کاکە سەرکاریش کەسێکی بەتوانەیە و ئەوش کەناڵی هەیە و لینکی بداناوانە لینکی لەسەر داناوە لە خوارێژ داناوە ئاهادا کلیکی لێ بکەن و سەبسکرایب بکەن و لێبتان بینم ئێستا دەچینە ماڵەوە دەست دەکەین بەکردنەوەی قەلغانەکە لەگەڵمان دامن تا ماڵەوە ئاوڕیان لە ڕێگاین بەرەو ماڵەوە بەڵام یاری پۆبجی دەکەم 7 کیلۆیشم کردێ لە ڕێ بەس لە ڕێگە داوڕیان پاش هەشتا نەگەیشتنەوە ماڵێشە یەکەمش بوو وەزەوەی بە چەند کێڵ بە 14 کێڵ بژی خۆمان ئەوڕیان گەیشتنەوە ماڵەوە پاژۆی پەبجیمان بردەوە هاوڕیان ئەوەی دەیبینن خەڵاتی یوتوبە بەڵێ ئەمە خەڵاتی یوتوبە ئەمەیە قەلغانی یوتوب تیپوشتەکانم لێ کردەوە هاتمشا لێرە تیپی پێوە بوو لێرە تیپی پێوە بوو لێرە تیپی پێوە بوو هەمووی یعنی لێ نەدەبووە بەس نەکردە ڤیدیۆکە تاقی دەبوو بەس بزە ئەڵڵا بیکەینەوە یاڵا یەک دوو سێ ئەوانە بەدەین جاهاوڕێیان
بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا دەست دەکەین بەکردنەوە یەکەم خەڵاتی یوتوبمان بەبوونە گەیشتنمان بە 100,000 سەبسکرایب لەلایەن یوتوبەوە پێمان درا لەلایەن سوزان خان. وەچێ؟ ئۆکەی ئەمە کارتێکە دەڵێ congratulation on your subscription عنی بە تێپەڕبوونی سەبسکرایب پیرۆزە. ئیتر ئەوەش نایڵم ببینن نایڵم ببینە ڕۆزە ئەمەش خەڵاتی ئەمە شەهادەکەی یعنی ئەمەش لەلایەن سوزانەوە ئیمزا کراوە وەکو دەیبینن. ئەمەش سوزان خان ئاخری بۆی ناردین هاوکو لەگەڵ ئێوە بووم ئەگەین بەمانە ئەمەش شەهادەکەی یوتوبەوە ئەو وەکو شەهادەیەکە بەڵێ وایە ڕاستە وەکو شەهادەیەکە دەیزانم ئەو کاتێک کە لە یوتوب بۆ دەست پێ کردووە وەکو ڕێزێک بۆ ماندووبوونت ئەم خەڵاتیان بۆ ناردین. ئێستاش بە خەڵاتەکە تا پیشان بەم خەڵاتەکە ئەوێش تەرا یاڵە ئەو چێ دەخورێ شەکرەکەشیان ناردیەوە بەڵێ دەر باوە لەلاتانێت. ئەمەش خەڵاتی یوتوب وەکو دەیبینن ئەمە خەڵاتی یوتوبە سیلڤەر پلەی بەتەن بەریتینە ئاڵەقەشیە سیلڤەر پلەی بەتەن بەڵێ قەلغانی یوتوب وەکو دەیبینن لەسەر نووسراوە مەبەسکینگ بۆ 100,000 نازم لە ئێوە ڕاست دەرەتیان نا بەڵێ گەیشتین بە خەڵاتەکەمان پلەی بەتن سیلڤەر پلەی بەتن توانیمان بگەین بەو ئاواتە. ئەمە یەکی بوو لە خەونەکانم یەک بوو لە خەونە گەورەکانم تاوەکو پێی بگەم. زانین سی ماسەفاتە چ تریشی هەیە ناوی ئاوێنەیە دەتانی خۆت ببینی سیکە هەم پلەی بەتنە چیەکە لە ناوێ هەم مۆبایلێتیە ئێمە بۆ ئەو خەڵاتە یوتوبمان دانەناوە بۆنی ئەم تاوا گەیشتن بۆ خەڵاتە و هەرەوەندە دەویست و خەڵاتەکەمە بێت و وازە یوتوب بێنم بەڵکو ئەمە دەبێتە یەکەم پاڵ پشتیم بۆەوەی دەست پێ بکەم نەکۆتا پێ دەست پێ بکەم. هەردەم وتومە قەت ئامانجەکان بەجێمێڵە هەردەم بە دوای ئامانجەکان بکەوە هەردەم کۆڵمەدەوە هەردەم بەردەوام بۆ هیچ شتێک نەبێتە ڕێگرت نەکەی هیچ شتێک بێتە ڕێگریت و خۆت بۆ خۆت ڕێگری دروستکەی و وەکو هەموو شتێک توانێت خۆتە بتوانیت بگەی بە ئامانجەکانت. من هەردەم کاتێک سەیری ئامانجەکەم مەکەم وەکو خاڵێکی ڕەش دەیبینم وەکو نقطەیەکی ڕەش دەیبینم لە پێشم تێک بۆی دەڕۆم دەمێ پێی بگەم وەرە بە دایشدا بۆ خاڵە ڕەشە گەیشتم کە من دەمویست و با پێشتان بڵێم ئەو خاڵە ڕەشێکم پێی گەیشتم ئەو خاڵی سەرەتایە واتە ئامانجەکان هەردەم بێکۆتان ئامانجەکان ئەگەر مرۆڤ لە ژیانی خۆی ئامانج و ئاواتی نەبێن ئەوە ژیانی بوونی نییە. هەردەم وتومە ڕوئیان هەبووە گەشتبین بوو پێشبینیم هەبووە یعنی هەردەم لە ژیان قەت ڕەشبین مەبە بەڵکو ئەو ڕەشبینیە دەدروخێنێ هەردەم گەشتبین بە تاواکو بگەی بە ئامانجەکانت و ئیشاڵڵا لێرەوە بەردەوام دەبین و دەست دەکەین بە کاری زیاتر و ڤیدیۆ زیاتر و ڤیدیۆ جوانتر و بۆی خۆشەویست نازانم یعنی ئەمە چەندەم کەناڵ بێم خەڵاتە مارگتووە سناپچات دام ناوتیان تۆ پێنجەم یوتیوبەری لە کوردستان وەرگرتووە و خەڵاتە پێگەیشتووە کێشەم لێ پلەی یەکەم و پلەی پێنجەم پلەی سەدەم بووم مهم لە کوردستانم ناڵم لە هەولێرم ناڵم لە سلێمانی ناڵم لە شوێنێکی ترم مهم لە کوردستانم ئەمە بەناوی کوڕێکی کورد وەرگرتووە نەک بە کوڕێکی هەولێری یا کوڕێکی سلێمانی. زۆر کەسش پێم دەڵێ کە تۆ بۆ بە زمانی هەولێری قسە ناکەی یاخۆ سلێمانەکان پێم دەڵێن بۆ بە زمانی هەولێری قسەکەی یان زمانت تێکەڵە یاخۆ شتێک بەم قەزوا دەکەم بەڵێ بەم قەزوا دەکەم تاوەکو هەردوو لە زمان لێ تێبگەن چونکە من نە بۆ هەولێری دەکەم نە بۆ سلێمانی بۆ هەموو لایەکی دەکەم بە هەموو جۆرە زمانێک بۆ هەموو شارەکانی کوردستان چونکە من کوردم و هەر بۆ کوردستان هەوڵم داوە نەکو بۆ شارەکەی خۆم لەلام گرنگ نییە لە کوێ بیمە و خەڵکی کوێم مهم کوردم و کوردستانیم. ئێستا ئێمە پێکەوە بەرەو خاڵێکی تر دەڕۆین کە من دەیبینم بە خاڵێکی ڕەش ئەویش 1 ملیۆن سابسکرایب پێکەوە دەڕۆین بۆ 1 ملیۆن سابسکرایب ئینشاڵڵا بە ماوەیەکی کەم ئەگەین بەو ڕێژەیەش و ئەم ڕێژەیەش تێدەپەڕێنین و هەردەم لەگەڵتان دەبم چونکە ئێوە هەردەم لەگەڵ ئێمە بووینە هەردەم پشتی منتان گرتەوە و ڤیدیۆ پێشووتریش هەر بۆ ئەوە بوو زیاتر زام ئێوە پشتی من دەگرن چونکە من بۆ ئێوە هەوڵ دەدەم ئێوە خۆت سلمانتان خۆتان سلمان کە لە پشت منن و منیش قەت پشتان بەرنادەم
باش يعطينا كتاب فيديو كي وادر فيديو كتام بدل بيتو والله شيء ام فيديو بكا فيديو كتابة لايك كتابة بديتن يعني لايك كي زور بديتن يلا بزعم تسيلي ده كان كلهم بتقينا يلا تبي اللايك اول فيديو اللي بتقينا هذا كيف يبقى انا هم ده لايك الفيديو كانوا راي خوش بنسأل كومنتو اگه بدل شيء نمو ديسلايك بكا ان شاء الله هبردان ده فيديو قد قلنا ديم بيجي كين كوكينا كان